سڵاتان لێ بێم کاتتان باش خۆشحاڵم لە گەرما و گەرم لە خزمەتتان نابم بەڕێزان دوو تەوەرگفتوگۆی لەسەرەکەین تەوەریەکەمان تایبەتە بێ بە پێدانی دەسەڵات بە پارێزگاکان و ئیدارە خۆجێیەکان و ناردنە خوارەوەی دەسەڵات لە سەرەوە بۆ خوارەوە لە بەڕێوەبردننی ئیدارەدا دەمانێت بزانین ئەمە چ ڕۆڵێک دەگێڕێت لە بەرەو پێشبردننی کاری ئیداری و کارجێڕەکان و کەمکردنەوەی ڕۆتین واروها باز لەوە بکەین بابەتی لامەرکەزیەت و ئەنجومەنی پارێزگاکان لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە چۆن هاتە نێو بابەتی حکومکردن لە عێراق چۆن هاتە نێو بابەتی جۆرێک لە سیستمی ئیدارەدان لە هەرێمی کوردستان لە سەرەتای دەستپێکم ئیدارەیەوە ئەم جۆرە لە خۆ بەڕێوەبەری پارێزگاکان توانیتی چ جۆرێک لە کرانەوەی ئیداری و کرانەوەی خزمەتی زیاتر و دەسەڵاتی زیاتر بە پارێزگاکان بدات بەڕێزانەوەی کە هەیە ئێستا وەکو نەها لەسەر شاشەگەلی کوردستانی بینن بۆ مەلەرزەیەک سلێمانی و دەوروبەری هەژاندووە کە دەتوانن بۆ وردەکاری زیاتر بینەری گەلی کوردستان لەسەر شاشەگەلی کوردستان وردەکارەکەی دەزانن کە کەمتر لە خولەکێکە بوو مەلەرزەکە لە سنووری پارێزگای سلێمانی و ناوچەکانی دەوروبەری ڕوویداوە بەڕێزان سەبارەت بە تەوەری یەکەممان میوانداری بەڕێز جوتیار نووری ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی کێتیمان کردووە کە بە سوپاسەوە لە ئەستۆدیۆ لەگەڵمانە کاک جوتیار بەخێر بی سوپاس بۆ ئامادەبوونت ئەمێ لەوە دەست پێ بکەم بەدەر لەوەی کە ئێوە ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی کێتی نیشتیمانی کوردستانن لە ساڵانی سەرەتای دروستبوونی ئەنجومەنی پارێزگاکان و ئەو جۆرە لە بەڕێوەبردن لە پارێزگاکان لە عێراقدا ئێوە پۆستی ئیداریتان هەبوو لەم سنوورە کارتان کردو بە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی جارە بزانین مێژووی ئەنجومەنی پارێزگا و مێژووی پێدانی جۆرێک لە دەسەڵات بە پارێزگاکان مێژوەکەی کۆنە نزیکە ئەمەشێکە دروستمان کردووە خوان هێناومانە تەراو لە کوردستان یان چۆنە ئەم مێژوە زۆر سوپاس وەڵا خۆی ئەگەر لامەرکەزیە دیان بەڕێوەبردنیا دەسەڵات دابەزانی دەسەڵات بۆ ئیدارەکانی ئیدارە خۆجێیەکان و کارجێڕە مەحەللەکانی دنیا ئەمە بیرۆکەیە کە چەند ساڵێکی زۆرە بۆ بەڕێوەبردننی دنیا پەیڕەوەکرێت یەکێک لە بنەماکانی سیستەمی دیموکراسی لە دنیاە دابەزینی دەسەڵاتە بەشداریکردنی خەڵک لە دەسەڵاتە بەشداریکردنی خەڵکە لە بڕیار دروستکردنە بەشداریکردنی خەڵکە لە بەڕێوەبردننی خۆیە لە هەموو ڕێیەکەوە لە حەقەتە و ئەمە تەنزیم کراوە لە دنیای پێشکەوتوویەک و ئەوروپا و ئەمریکا هەموو دەوڵەتە گەورانی دنیا ئەم مەسەلەیە دەیەها ساڵە ململانەی لەسەرا و دەیەها ساڵە حکومەتە دوایەکان و پەرلەمانەکان یەن جاریکە ئەبدێتیەکەینەوە جاریی کە پیا ئەچنەوە بۆی کە بە شێوەیەکی سیستەماتیک دەسەڵاتی حکومڕانی دابەشێ بەسەر خەڵکی خۆیانە لەم بیرۆکەیەوە دوای پرۆسی ئازادی عێراق و ڕوخانی ڕژێمی سەدام ئەم بیرۆکەی لەلایەن ئەمریکیەکان و لەلایەن تەحالوف و لەلایەن خەڵکانی ئەو کاتێ بەڕێوەبەری وڵات لە ئەنجومەنی حکمی و کاتە زیاتر گەڵاڵە بوو وواکرا چۆن دەسەڵاتی مرکزیەتی کە وەختی خۆی ئەو ڕژێمەی پێشووتر بە چەند دەیەها ساڵ ئەو ڕژێمە وای کردبوو کە جۆرێ لە دەسەڵاتی ئیستیبدادی و دەسەڵاتی مرکزی تەواو مطلق ئەم وڵاتی بەڕێوەبرد ئەوان دابەشیکەن بۆ هەموو مجتەمەی عێراقی بۆ هەموو کۆمەلگای عێراقی لە خواردترین شوێنی باشوورەوە بۆ بەرزترین شوێنی باکوور بە کوردستان و بە هەموو ناوچەکانەوە ئەو بیرۆکەدا هاوکە لە 2005 هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بکرێ و ئەنجومەنی قەزاکان و ئەنجومەنی ناحیەکانی هەموو عێراق بکرێ ئەمە هیچ پەیوەندی بە شتێکیکەوە نەبوو کە ئەو قەرارە ئێمە لە 2005 بەشداری هەڵبژاردنەمان کرد وەکو یەکێتی من ئەندامی ئەنجومەنی مەحافەزەی پارێزگای سلێمانی بووم و پاشان بووم بە نایبی مەحافزی سلێمانی ئۆتوانیمان ئێمە بە پێ و قانونێک کە پرۆبرێمەر داینابوو حکومڕانی خۆمان بکەین نەچەنە ئەم هەرێمەی خۆمان ئەم سێ مەحافەزەیە قانونەکەی بە تەواوەتی جێبەجێ نەکرد گەڕاینەوە بۆ قانونەکانی پێش کاتی خۆی کە لە ئیدارە مەحەلیە قانونەکانی ساڵی 68 و 69 کە ئیدارە مەحەلی عێراقی پێ بەڕێوەبر بەڵام لە ڕووی ئەمەلیەوە محافەزەی سلێمانی و کاتە دەسەڵاتێکی زۆری هەبوو لە ڕووی ئیداری و لە ڕووی داراییەوە و خەڵکی ژێبینی کە ئەو دەسەڵاتە وای کرد کە کۆمەڵشتی زۆر باش لە ڕووی پرۆژە و لە ڕووی ژیان و گوزەرانی خەڵکەوە بەڕێوە بچێن ئەو بیرۆکەیە لە حەقەتا لێوە سەری هەڵدا وەکو عەرزم کردی بۆ بکە ئێمە بتوانین زۆرترین بەشداری خەڵکێنە دەسەڵاتە ئیدارەکان زیاتر توانای خزمەت گوزاری و ئیدارەدانیان هەبوو یان ئێستا خۆی هەر ئەمە یعنی مەسەلەیە کە
ئەتوانم بڵێم لە هەموو دنیا بڕاوەتەوە یعنی وەکو باسم بۆ کردێکی لە بنەما سەرنجەکانی دیموکراسی دابشکردنی دەسەڵاتە هەتا لە ئۆرگانێکی ڕێکخراوەکانی مجتەماعی مەدەنی لە ئۆرگانێکی حیزبی لەوە هەموو ئۆرگانەکانی دنیا ئەمڕۆ دابەزین دەسەڵات و مالەسەکردنی دەسەڵات لەلایەن خەڵکی خواردترەوە بۆتە بنەمایەکی سەرەکی بەڕێوەبردننی دنیا وەکو عەرزم کردی دیموکراسیی لە بنەماکانی ئەمەیە بۆیە لە ساسە دابشکردنی دەسەڵات بەسەر خەڵکی تری گەلەکەی خۆتا بە هەر نەوەعێ بێت ئەتوانم بڵێم مۆفەقترە لەوەی کە تۆ بە مەرکەزیەت حکومڕانی وڵات بکەیت ئەوە مەسەلەیەکە بڕاوەتەوە بەس چۆن تەنزیمەکەین باش چۆنە مەسەلەی ڕێگەخەی باش چۆن تەنزیمێکێمە لە 2009 یاسایەکمان هەیە لە کوردستان لەلایەن پەرلەمان و پەسەند کراوە لە ئەنجومەنی وەزیرانی ئەو کاتیش پەسەند کراوە بەڵام تا ئێستا نەچۆتە جێبەجێکردنەوە یعنی ئێمە گرفتی بوونی یاساشمان نییە لە پێدانی دەسەڵات بە پارێزگاکان بۆ واقعی ئێستا ئەگەر کاک جوتیار ڕوونی بکەینەوە بۆ واقعی ئێستا ئەگەر ئێمە بین ئەو یاسایە جێبەجێ بکەین چی دەگۆڕێت ئەگەر خودی یاساکەش نەبێ بینەوە یاسایەکی نوێ دابڕێژین و لا مەرکەزێت دروستکەین لە کوردستانەوە دەسەڵات بین بە پارێزگاکان و ئیدارە خۆجیەکان بتوانن خۆیان بەڕێوە بەرن باشتر لە ڕووی ئیداری و ڕۆتین کەمکردنەوە ئێمە دەتوانین بڵین شت دەگۆڕێ لە کوردستان خزمەتگوزاری دەگۆڕێ خەڵک دەگۆڕێ من پێما بێت ئێمە لەگەر گەڕێن و تۆزێ بۆ هەرێمی کوردستان من باسی حاڵاتەکەم کرد بە شێوەیەکی عام لە عێراقا کە ئەو گیرۆکەی لە 2005 دروست بوو پێش ئەوەی ئێمە خۆتان نەزانن ئێمە بەهۆی مەشاکیلەکانی ناخۆی هەرێمی کوردستانەوە بەداخەوە بەهۆی شەڕی ناوخۆوە دوو ئیدارە هەبوو لە کوردستان ئیدارەی سیستەمایی ئیدارەی هەولێر پاش ئەو ڕێکەوت استراتیژی نێوان پارتی بچێتی ئێمە توانیمان ئیدارەیە خەین تۆ دیقەت بە دیدارەمانەیە خست بەڵام ئەو کاتە کە ئیدارێکی موحەدی هەرێمی کوردستانە بوو و ممارەسەی دەسەڵاتەکانی خۆیە کرد و حکومەت هەرێمی کوردستان لە ئێستا زۆر زیاتر دەسەڵاتی یابوو بە محافظەکان بە تایبەتی بۆ محافظەی سلێمانی هەم لە ڕووی دارایی هەم لە ڕووی کارگێڕیەوە یعنی یەکێ لە بنەماکانی ئیتیفاقی استراتیژی ئێمە کە لەگەڵ پارتیا کردمان بنەماکانیەوە بوو دەسەڵاتی ئەم ناوچانە لە ڕووی ئیداری و داراییەوە بەهێز بێت بەداخەوە لەو ماوەیە کە ئێمە حکومەتەکەی حکومەتی هەرێممان ئەوە کرد و بەشداریمان کرد لە چەند حکومەتێکە لە دوای ئیتیفاقی استراتیژیەوە وردەم دەسەڵاتانەی کە بۆ محافظات و بۆ قەزاکان و بۆ ناحیەکان و هەتا بۆ شارەوانیەکان هەبوو زۆر تڕبۆ لە ناو وەزارەتەکانە کە ئەمە بۆ سەبەبی دروستکردنی عەرقەلە و بەربەست بۆ هاوڵاتی بەسیط هاوڵاتی بەسیط ئەوێ بە بەسیترین شێوە بە ئاسانترین شێوە بتوانێت مامەڵەکانی ڕۆژانی بەڕێکات هەم لە ڕووی دارایی هەم لە ڕووی کارگێڕیەوە ینی هیچ پێویست ناکات تۆ وەزارەتێک قەرار با لەسەر دروستکردنی مەشروعێکی بچکۆلە لە مەنتیقەیەکی معەنە بە تایبەتی لە قەزایەک لە ناحەیە کە تۆ خۆ دەزانی ئەوە خەڵک داوای دوکانێکە ئەبێ یا داوای جازەیەکە یا داوای شتێکە من ناڵێم هەموو ئەمانە بەڵام بۆتە سەبەبیا مەسەڵەن نەقلی کەسێک لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر ئەمە ئەموردەکاریکە باسی بۆکەم ئەمە جاران ئەو کاتە لە دەسەڵاتی قایمقام و لە دەسەڵاتی مدیر ناحیە و دەسەڵاتی محافظ وانەیە بوردەوە لەسەرەکە و بۆ چکە وەزیر و حکومەتی ئەنجومەنی وەزیران لە هەموو دنیاە مؤسسەیەکە پلان داڕێژێ مؤسسەیەکە بەرنامە داڕێژێ مؤسسەیەکە بودجەی ساڵانە داڕێژێ ناچێت تەفاسیلی ژیانی خەڵکەوە ناچێت تەفاسیلی کارگێڕی داراییەوە کە تۆ پلان بۆ وەزارەتی پلاندانانت هەیە وەزارەتی پلاندانان ساڵانە پلانی هەموو وەزارەتەکان داهەیە ئەم پلانە لەسەر ئەساسی جۆغرافی داهەنرێت لەسەر ئەساسی قەزا و ناحیە و نفوس و سوکان داهەنرێت ڕێژەی دانیشتوان داهەنرێت لەسەر ئەساسی پێویستەکانی ژیانی ڕۆژانەی خەڵک داهەنرێت هەر لە دروستکردنی مەکتەبەوە هەر لە دروستکردنی خەستەخانەوە لە دروستکردنی هەموو شتەکانەوە لە هاتوچۆ و لە نەقڵ و لە هەموو ئەمانەوە ئەم وەزارەتی پلاندانان داتاکانی کۆکاتەوە ساڵانە بە پێی پرەنسیبێکی علمی ئەمە داڕێژێ ناچێت تەفاسیلی جێبەجێکردنەکەیەوە ئەمە مؤسسەی هەیە حکومەت کە ملیۆنێ زیاتر خەڵک موچەورێک بێ 650,000 مۆزەفمانەیە ئیشیان چی ئەگەر ئەم پلانەی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی پلاندانان جێبەجێ نەکەن هیچ پێویست ناکە ئەمە جارێکە بۆ جێبەجێکردنەکە بگەڕێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران و بۆ حکومەت بڵێ کاکە ئەم پلانی تۆ داناوە من چۆن جێبەجێکەم کەواتە مەرکەزیەتە گرفت بۆ مەرکەزیش دروستەکە یعنی سەرقاڵبوونی وەزارەتەکان و ئەنجومەنی وەزیران بەشتی زۆر لاوەکیەوە بەرنامە ڕئیسەکەی خۆیان بیدەباتەوە لە هەموو دنیاوە یعنی تۆ ئەنجومەنی وەزیران باڵاترین دەسەڵاتی تەنفیزیە پەرلەمان باڵاترین دەسەڵاتی یاسادانانە ئەبێ ئەمانەیەشی خۆیان بکەن
باڵاترین دەسەڵات دەبێشی خۆی بکە بەچی بیکە بەداڕشتنی بەرنامە و پلان و بەداڕشتنی ئەم مەسەلەیە بۆ جێبەجێکردنەکەی بە هەمان شێوەک و هێشتری شۆڕەبێتەوە خوارەوە و ئاخر کەس لەناو ئەم حکومەتە دەبێت کاری خۆی جێبەجێ بکات. کاکجوتیار یعنی لا مرکزیت ئەگەر نەبێ یعنی ئەوەی کە ئێستا هەیە واقعیان لە هەموو پارێزگاکانی کوردستان هەز ناکەن ڕۆڵی ئەنجومەنی پارێزگاکان و ئەنجومەنی شارەوانەکانیشی وەلای خستووە یعنی وان لێ هاتووە مۆزەفێکی ئاساین فەقیرانە یعنی ناتوانن ئەو ڕۆڵە چاودێری و بەدواداچوون و داڕشتنی کە زۆر گرنگە و پەرلەمانێکی خۆجێین لە هەموو پارێزگایەکە ببینن. زانی کاگارە تۆ کاڵی ئەنجومەنی پارێزگاش لێرانە تەفسیری خۆی هەبێت. ئەنجومەنی پارێزگا لە ناو پارێزگای هەموو دنیاە ئەنجومەنی شارەوانی یا ئەنجومەنی قەزا ئەنجومەنی ناحیە ئەمانە ئەنجومەنی تەنفیزی نین ئەمانە ئەنجومەنی ڕاوێژکاری ئەنجومەنی پلاندانان بۆ سنووریشی معەنی خۆیان مەسەڵەن چاودێریکردنیش سەریکە بێکەم یەکەمیشانەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە هەمووی ئەتەکانەوە هەر لە بڕیارەکەی پێشوو قیاسەکەی پێشووە کە عێراق لەسەر ئەساسی ئەمە انتخاباتی کردووە بۆ ئەوە بوو کە تۆ لەناو پارێزگای خۆتە بە هەموو قەزا و ناحێ و لادی ئەوانەوە بێ دەراسەیەکی وردی ئەو پارێزگای خۆ بکەی لە ڕووی اقتصادی لە ڕووی سوکانەوە لە ڕووی تعلیمەوە لە ڕووی پەروەردەوە لە ڕووی هەموو بوارەکان و سەکتەرەکانەوە ئەم ئەنجومەنە مەشروعێکی تەواو گەڵاڵاکە. ئەم مەشروعیان پرۆژەیە کە گەڵاڵی کرد بۆ ساڵێک بۆ 2 ساڵ بۆ 3 ساڵ بەپێی ئەو بەرنامەی کە هەیەی مەسەلەن بۆ 4 ساڵ انتخاباتەکە ئەو بۆ 4 ساڵ ئەو پلانی ئەنجومەنی پارێزگای ئەو پارێزگایە دەبێ پلانی هەبێ بڵێ من لەم 4 ساڵەیە مەسەلەن ئەوەنە زانکۆ دانێم ئەوەنە مەکتەبەکەمەوە ئەوەنە خەستەخانە نفوسی ئێمە وازیاکە بازاڕوالیەکەم هەموو ئەمانە باسکە. ئەم پرۆژەیە ئەباتەوە جاریکە لەگەڵ سەروتری خۆی کە ئەنجومەنی وەزیرانە کە وەزارەتی پلاندانانە وەزارەتی پلاندانان بەپێی هەموو ئەوانەی کە هەیەی لە ناو پارێزگاکەیە مناقەشەی ئەم مەسەلەیە کاتەوە. باشە کە مناقەشەی کرد یەدانیشێ لەگەڵ ئەم ئەنجومەنی پارێزگایە چییە کاتەوە پرۆژەیەکی گشتگیر دانێ کە پرۆژەکەی داناوە بردی ئەنجومەنی وەزیران لە ئەنجومەنی وەزیران تەصدیق کرا جارێکە بە هەمان میکانیزم لە ڕێی وەزارەتەکانی خۆیەوە بە تەنسیق لەگەڵ وەزارەتەکانە ئەنجومەنی پارێزگاکان لە ڕێی پارێزگاکانی خۆیانەوە لە ڕێی ئەو دەستگایانەی کە تەنفیزین شارەوانیە دایرەی کارەبایە دایرەی پەروەردەیە زانکۆکانە کوێیە ئەمە تەطبیقەکات هیچ خلافی تیانی ئەمە تەطبیقەکە و هەموو ئەو میزانەی کە داوای کردووە کە تەصدیق کراوە لە ئەنجومەنی وەزیران و تەصدیق کراوە لە وەزارەتی پلاندانان ئەیخەنە سەر حساباتی ئەو پارێزگایە. ئەمە عملێکی قورس نییە عملێکی کارجێڕیە بۆی ئاسانکاری بێ ینی پێشتر پلاندانراوەنی مەسەر ئەنجومەنی پارێزگایە سەر کۆبێتەوە بڵێ کاکە ئێمە پێمان باشە فڵانش بکرێت ئەبێ پێشتر ئەم پلانی دانابێ واشەکەن و حکومەتیش ئەمەی تەصدیق کرد بێ مناقەشەکە بمچینە کەمیکە زیایکە پێی میزانەکەی خۆی چی لێ بکات چی لێ نەکا هەموو ئەمانە باشە یعنی لە ڕووی ئیداریەوە سەیدیکە وەزیرەکان وەزارەتەکان لە ڕووی ئیداریەوە بەستونی مەسئولن لە وحدە ئیدارەکانی خۆیان لە بەڕێوەبەرە گشتەکانی خۆیان لە مەحافەزەکانە بەڵام لە ڕووی ئاسۆییەوە مەحافظ بە ئاسۆیی مەسئولە لە هەموو وحدە ئیدارەکەی خۆی چونکە توانێت لەگەڵ ئێستا بۆ نمونە تەندروستی پەروەردە قایمقامێت هەموو ئەوانە هەر کەس سەر بە وەزارەتێکە مەسەلەن قایمقامێت سەر بە وەزارەتی ناوخۆیە صحة خۆتە زانی سەر بە صحەیەوە إلى آخره ئەمانە وەزارەتەکان مەسئولن لیان بۆ جێبەجێکردنی ئەو پلانەی کە وەزارەتەکە لەگەڵ مەحافەزەکە دایناوە کە پێشتر ئەنجومەنی وەزیران تەصدیقی کردووە یعنی عملەیەکی داینامیکی قورس نییە یعنی زۆر بە ئاسانی جێبەجێ ئەکرێ بەس چی ئەوێمە دووشتی ئەوێ یەکەمیان ئەوێ دەسەڵاتدارانی ئێمە لە ئەنجومەنی وەزیرانە لە هەردوو حیزبەکان لە حیزبە بچووکانی تریش و لە هەموو حیزبەکانەوە بگەینەوە قەناعەتی کە ئێمە بۆ بەڕێوەبردننی ئێستای هەرێمی کوردستان نوعێ دەسەڵات بەلا مەرکەزی تۆزیەکەی بەسەر هەموو بەشەکانی ئەمە یەک ئەگەر ئەم هەموو لایەنە باشانە ئەمە زۆر گرنگە ئەبێت دەسەڵاتدارانی ئێمە وا شعور نەکەن ئێمە ئەم مەسەلەیە دژی حکومەت هەرێمی کوردستانە حکومەت هەرێمی کوردستان دەستکەوتی هەزارها شەهید و هەزارها قوربانی و هەزارها خەڵکە یعنی کرێکارێکی بەسیتی وڵاتە کەسێکی بەسیتی وڵاتە زۆر لە مەسئولە گەورەکانی لەوانەیە دڵی بەم حکومەتە خۆش بێت بە هەموو نەهامەتەکانی چونکە زانێ قوربانی بۆ داوە خەڵکی ئەنفا کراوە خەڵکی کیمیایی کراوە بەسەریا خەڵک ماڵی وەران بۆ لەسەرەوەی کە ئێمە دەستکەوتێکمان دەستکەوێ خەباتی 40 ساڵەی چێتینی شیمانی خەباتی 70 ساڵەی ئەم
میلەتەی ئێمە باس دەیەها ساڵە خەباتەکەین تێکۆشانەکەین بۆی لە بەشێ لە کوردستانە وەکو هەرێمێکمان دەستکەوێت کە ئێستا فیدرالیە ئەمە دەستکەوتێکی گرنگە ئەبێ ئێمە زیایکەین ئەمە بەڵام معنایەوە نییە لە بەخاسی ئەوەی کە ئێمە بڵێن پترسین لەوەی کە ئەم حکومەتی فیدراڵیمە نە بەعکسەوە کە دەسەڵاتدەین بە خەڵکی ناو هەرێمەکەی خۆمان و بەشداریەکەین لە بڕیاردانە و بەشداریەکەین لە جێبەجێکردنی بڕیارەکانە ئەمە حکومەتی هەرێم بەهێز دەکات ئەمە بۆ دنیای ڕاستە کاک جوتیاری ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان ئەم جۆرە لە هەنگاو بنێ ئەم جۆرە لە سربەخۆیی هەبێ بۆ ئیدارەدانی خۆجێیی ئیدارەی پارێزگاکان و ئیداری بڵین دەسەڵاتی کارژێڕی و دارایی هەبێ لە پارێزگاکان بۆ دنیای دەرەوە چ ڕوویەک پیشان ئەدا ینی لام و ڕێکۆ باشە لە هەموو ڕێکۆ ینی تۆ مەسەرەن بۆ بدەیگە لە دنیاڵی کاکە من حکومەتێکی دیموکراسی متەسەڵان داواز کردەوە بەسەر هەموو خەڵکی میلەتەکەی خۆما ئەمە بەڕاستی دەستکەوتێکی گەورەیە بۆ حکومەتەکە خۆی بۆ حیزبەکان بۆ هەمومان دەستکەوتێکی گەورەیە حتا لەم مؤسسەی خۆتان لەم مؤسسەی ئێوە یعنی کە ئینسانەکان هەموو بەشداربوون لە بڕیاردانە و بەشداربوون لە جێبەجێکردنی بڕیارەکەیە معنای تۆ میلەتێکی ئەکتیڤ و چالاکە دروست کرد زۆر گرنگامە باش ئەمە چی خەڵک چالاکەکە کە یاسا کارژێڕی و ڕێنمای کارژێڕەکانیش بگۆڕین ڕۆتینەکان کەم بکەینەوە یعنی دەستێک بە سیستمی ئیداریە بهێنرێ لە کوردستانەمە ئەم هەنگاوشمان دێنێتە پێش من فقرەیەکەم باز بۆ کردی کە نیەتە بەڵێوە کە ئێمە فقری دووەم چییە چۆن تەنزیمی دەسەڵاتەکانەکەی ڕاستە یاسامان داناوە ڕاستە یاسا درراوە یا بڵام یاسا هەم لە دنیا مەتاتێتی تایە هەم یاسا بە پێی زەمەن و بە پێی پێشکەوتنی بەشەریەت یاساکان گۆڕانکاری بەسەرایە وەنیە ئێمە لە 2009 تا ئێستا ئەوە 11 ساڵە جارێکە دانیشینەوە بە تەفاهم لەگەڵ هەموو ئەوەیە ینی مەسەلەن بەلەدیە یەکێکە لە مەسەلە شانەوانی یەکێکە لە دەستگا گرنگەکانی خزمەتگوزاری ڕۆژانەی خەڵک ڕۆژانەی خەڵکە هیچ شوێنێ وەکو بەلەدیە وەکو شارەوانی وەکو پەروەردا وەکو سەحا وەکو ئاوادانکردنەوە وەکو ڕێگاوبان ئەمانە خەڵک یعنی خەڵک پێویستیان پێی نییە ڕۆژانە خەڵک پێویستی پێێتی چۆن ئەتوانین بە ئاسانترین شێوە پێی قانون دوور لە گەندەڵی و دوور لە مەشاکلی کە هەیە باسیەکەن دوور لەمانە بتوانین ئێمە سیستەمێدا بڵێن بە ئاسانترین شێوە بە خێراترین شێوە خزمەتگوزاریەکان بگەێنین ئەبێ تەفاهم بکەین لەسەر ئەمە تەنیاوە نیە ئێمە بڵێ وەلا لامەرکەزیێت باشە چۆن نوع لامەرکەزیە باشە مثلا لە سوید لامەرکەزی هەیە لە ئەڵمانیا لامەرکەزی هەیە لە ئەمریکا لامەرکەزی هەیە و تا لە ئەمریکا ئەوە تا بۆی کۆرۆناوە 50 ویلایەتە نیویۆرک بۆ خۆی ویلایەتێکە خۆی مشوری خۆیە خوا بە هاوکاری ویلایەتەکانی تر ئەمە گرنگە یعنی ئێمە وا نەبێ مەڵێ لە سلێمانی لە دووەک ئێمە دهۆک و سلێمانی لایمە فەرقی نییە کەرکووک و هەولێر فەرقی نییە و قەزاکانش فەرقی نییە هیچ قەزای لەگەڵ قەزایەکە فەرقی نییە هیچ ناحەیە فەرقی نییە چۆن تۆ ئەتوانی ئەمە چالاکەی جا لەمە ئەمە بەشی دووەمە کە زۆر گرنگ بوو ئەم تەفاهمە یەنە سەر خاڵێکی تر ئەوەیە تۆ لە مەرکەزێتە ینی با بڵێن کەفاعەتی ئینسانەکانیش بۆ دەرەکەوێ خۆتۆ بە قسە نییە مەسەلەن مدیریکی دایرەیەک مدیر ناحەیەک یا قایم خامێک مدیریکی مدیر عامێک فلانێک فسارێک کە وتە فەرمەوە دەسەڵاتەکانی خۆ لە داواکاریەکانی خۆتۆ فەرم و جێبەجێیکەیتە تۆ توانین بەڕاقبەیەکی باشی بکەیت ئەم ڕاقبەیەکی چیەیە ئەرچی ئەنجومەنەکانە ئەنجومەنی سەریکە ئەنجومەنی پارێزگاکانە ئەنجومەنی شارەوانەکانە و پەرلەمانە باشە کاک جوتیار دوا پرسیار ئەوە بێ ینی لە کاتی بوونی لامەرکەزێتە ئاسانە چاودێریکردنی دارایی و چاودێریکردنی گەندەڵی و لێپرسینەوەی کارژێڕی و یعنی ئەمانە ئاسان دەبن یعنی لامەرکەزێت جۆرێک لە شەخسەنەکردن دروست ناکە ئەزانی خۆی چۆنە خۆی تۆ لە هەموو دنیایەک و عەرزم کردی تۆ پلان و بەرنامە دانیت لەگەڵ بەرنامە و پلانەکانە بە مستەمری چاودێریەکەی بە پێی وەقت مەسەلەن بۆ نمونە تۆ پلانێکت داناوە بۆ 4 ساڵی سلێمانی ئێمە پلانێکمان دانا لەم 4 ساڵە بە پێی ئەم 4 ساڵە هەموو شەژمانێک قۆناغی یەکەم شەژمانی دوم قۆناغی دومێکین بە ئەیکەین بە 8 قۆناغەوە ئەیکەین بە 4 قۆناغەوە ئەیکەین بە 12 قۆناغەوە زۆر ئاساییە وەقت مؤسساتی مراقب کە چاودێری ئەکا وەکو باسم بۆ کردی ئەنجومەنی پارێزگاکانە پەرلەمانە حتا حیزبەکانیشە چونکە ئێسامەێکی نیشتیمانی کوردستان ئێمە داغڵی هەڵبژاردنەکانی پرۆژە و بەرنامەی خۆمان بۆ بژارد نەبووە وتمانە خزمەتگوزاری هەلی کار ئەوە ئایا لە ڕێی تیمی خۆمانەوە ئایا لە ڕێی تیمی خۆمان لە پەرلەمان تیمی خۆمان لە حکومەت لە ڕێی مؤسساتی ئەوەی کە ئێمە اختیارمان کردووە توانیمانە پێی ئەو پلانەی خۆمان
لەگەڵ تێپەڕبوونی وەختەکانە جێبەجێکەین لە شەژمای یەکەمە تەقیمی خۆمانەکەین توانیمانە پلانی قۆناغی یەکەم لە شەژمانگە بە مەفەقی جێبەجێکەین ئەگەر نەماتوانی سەبەبەکانی چی یەکسەر ناڵێ کاکە خەتای فڵان کەسە یعنی لامەرکەزێت نوعێکە لە تەفاهم نوعێکە لە پێکەوە ژیانی ئینسانەکان یعنی مڕاقبە بۆ نییە کە تۆ دانیشی مڕاقبەی فڵان کەسکەی بزانی غەڵەت تێ بکا بۆی کەسە و جۆلای بکتەوە ئەوە غەڵەتە من نمونێک بۆ توێنمەوە مؤسسەی مڕاقب لە دنیاە وەکو مامۆسایە گوایە لە مەکتەبێکە کە لە کاتی سەرپەرشتی ئیمتیحانی تەلەبەیەکە تەلەباکە دوو نەوعەیە مامۆسایە خۆی مادەیە بۆ تەلەبە ئەگەر غەشێکی کشتێکی کرد یەکسەر لە دواوە بیگری و پەلاماری با لەبەر چای تەلەبەکان هەمووی تووشی مشکلەیکە هیچ کە هەستە کا تەلەبە بە تەمای شتێکی وایە چێتە لایەوە پێڵێ من ئاگام لە تۆیە تۆ لەوانەیە ئەم شۆسە ئیندە کردبێ مەشاکیلت دەبێ کوڕم تۆ ئیشکە یا جواب بەرەوە من هاوکاری دەکەم بۆی کە بتوانانی ئەم خۆنە ئەو تەلەبەیەکتر بیر لەوە ناکاتەوە جارێکە خەشکە یعنی مڕاقبە دوونەوە مڕاقبەیەگەیە ئاوا سلبیە مڕاقبەیەکی ئیجابیە ئێمە هەموو ڕەفیقیەکی لە وڵاتە ئەکرێ پێکەوە بژین قەدەریشمان وایە پێکەوە بژین بۆیە مؤسسەی مڕاقب لەگەڵ مؤسسەی تەنفیزی دوو بەشن تەواوکەری یەکترن زۆر باش سپاس دەکەم بەڕێز جوتیار نوریان دامێن جومەی سەرکردایەتی شێتی نیشتیمانی کوردستان لە تەوریەکەم لەگەڵ مابووی ئەرکی کێشە بینەران پشوویەکی کوردوەرەگرین و بۆ تەوری دۆمەگەڕ وڵاتە جارێکتر سڵاوتان لێ بێ بەڕێزان تەوەری دۆمان تایبەتە بێ بە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا وەکو دەزانن لە دوێنێ وەفدێکی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان و بە بەشداری وەزیری پلاندانان و دارایی و چەند وەزیرێکی دیکە و سکرتارێتی ئەنجومەنی وەزیران لە بەغدان بۆ گفتگۆکردن لەگەڵ بەغدا بۆ هێمنکردنەوەی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا و گەیشتن بە سیغەیەک کە هەردوو لا ڕێبکەون لەسەر ئیدارەدانی سامانە سروشتەکان و ئیدارەدانی دارایی لە عێراقدا بەگشتی ئەمانوێت لە دیدی ڕۆژنامە نووسانەوە قسە لەسەر ئەم بابەتە بکەین و قسە لەسەر پەیوەندیەکانی هەرێم و بەغدا بکەین و قسە لەسەر ئەو ڕێگا مومکینانە بکەین کە ئێستا دەکرێت بگیرێتە بەر لە عێراقدا بۆ تواندنەوەی بەستەڵێکی نێوان هەولێر و بەغدا ئەوش بە میوانداری بەڕێزە نوور حسێن نووزەر و ڕۆژنامە نووس کاگە نوەر زۆر بەخێربێین زۆر سپاس بۆ ئامادەبوون کاگە نوەر ئێستا وەفدێکی حکومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی قوبا تاڵەبانی جێگری سەرۆک وەزیران لە بەغدایە هەمیشە بۆ ناردنی وەفدەکان لە هەرێمەوە بۆ بەغدا دەوترا پێویستە کاربەدەستان خۆیان بەشدار بن و ناوەندی بڕیار لە هەرێمی کوردستان و بچێتە بەغدایان لە بەغدا و بێتە هەرێمی کوردستان بۆی گرفتەکان بەلایەکدا بکەون ستراکچەر و پێکاتی ئەم وەفدە وە کاتی چوونی ئەم وەفدە پێت وایە شتێک بگۆڕێت لە پەیوەندیەکانی هەرێم و بەغدا زۆر سپاس لە ڕاستیە ئەو قەیران و گرژی و ئاڵۆزیانەی نێوان هەرێم و بەغا جگە لەوەی کە ڕێگوڕیشەیەکی تاریخی مێژووی هەیە و لە دەورانی تازەی دوای ڕوخانی باسیش لە 2023ەوە ئێمە شایەت دیەوەین کە هەموو حکوومەتێک لە دوایەکەکان بە جۆرە لە جۆرەکان
سیاستان پیاده کردووە بڕینی موچە و بودجێ هەرێمی کوردستان فشار خستنە سەر هێزی پێشمەرگە و کێشەی دروستکردنی بۆ فڕۆکەخانەکان و تەنانەت بۆ قونسوڵخانەکان و زۆر بابەتی تر لە ڕاستیە ئەمە دیوێکی یا دووڕەهەندێکی ئەوەیە کە پەیوەندیەکانی نێوان کورد و بەغا هێشتا جۆرێک لەو تێڕوانینەی هەیە لای بەشێ لە مەرکەز و لە بەغداوەیە کە ئەوان تێڕوانێکی سلبی و نێگەتیڤیان هەیە بەرامبەر بە کورد ئەمە دیوێکی دیوێکی تریشەوەی بۆ 2013 ئەم تێڕوانینە زەخ نەبوو نەکەشتە ئەوەی قوتی خەڵک بەڕاست کاگارەمێکیانەوەیەکە بە نظری من بەردەوام هەبووە بە جۆرە لە جۆرەکان بەڵام بەشێکی لە ڕاستیە پەیوەندی بۆ دەخالەتانی وڵاتانی منتقەکەەوە هەیە بە تایبەتی ئێران و تورکیا دەخالەتی زۆرەکەن لە کاروباری عێراق و بەشێکی زۆری دەخالەتکردنەکەش بە زەرەری حکوومەتی هەرێمی کوردستان و کووردە ئەوان پیان وایە بە فشاری زۆرتر بخرێتە سەر ئەوە دیوێکی تریشی ئەوەیە کە بەشێکی لە ڕاستیە گەرم پەیوەندی بە هەرێمی کوردستانی شەو هەیە مەسا ئەو عەقد و گرێبەستانە یەکرێ ئەو ڕێکەوتنانەیەکرێ هەندێک جار التیجای پێوە ناکە بە هەر دەلیل و هۆکارێک بێ بە نظری من ئەمە بەشێکی هەیە حقیقەتەکەیە کە بەغا هەمجار باسیەکە بۆیە ئەوەی کە جەناب دێڵێ هەموو جا ئەمە یەکەم جارنی ئەم هەموو جار وەفدەکانی هەرێمی کوردستان دەستنە بەغا و ڕێکەوتنێکە بێ بەڵام دو جار بەسەن لایەک لە لایەکان التیجای پێوە ناکە یا وڵاتانە لە منتقە فشار و دەخالەت دەکەن ڕێکەوتنەکە بە جۆرە جۆرەکان هەڵەوەشێتەوە یا باڵم ناچێتێت و بە تایبەتی ئێستا کە هەندێک قەیران هاتوتە پێش مەسەلەن جگە لە قەیرانی کۆڤید 19 و ئەو بارودۆخە ئابوورێکی هێنایەتە پێشەوە دابەزینی نرخینەوە و توتێ شڵەژانی ئابووری عێراق و ناوچەکە و لە هەمان کاتاکە گەرم بەشێکی ڕاستەوخۆ هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ بازدەوەکەن کە لەژێر فشاری ئێران و بە تایبەتی هادی عامری و خەزعەلی و هەندێک لە گروپە شیعەکان ئەم جارە فشاریان خستوتە سەر عادل عەبدولمەهدی بۆ ڕاگررتنی بودجەی هەرێمی کوردستان ئەوەش دوای ئەوەی کە خۆپشاندانەکان و ئەتراز و ناڕەزایەتی بەغا و دوای ئەوەی کە مەسەلەن بەشێ لە هێزە شیعەکان و میلیشیا شیعەکان داوای دەرکردنی هێزەکانی ئەمریکایان کردن و هاتنی بۆ هەرێمی کوردستان بۆ هەولێر و دانانی بنکەی پاتریۆتوانە بە جۆرە لە جۆرەکان ڕەتفعلە بەڵام لە ئەساسدا ئەسلی کێشەکە کاگەرم ئەوەیە کە ئەم دوو پێکاتەیە هەم کورد و عەرەب بوو ئەم دوو ناوەندی بڕیارە هەم ئەوکە جەناب باس کرد هەم هەولێر و بەغا یعنی بە محکومیت بە ئیجباری لە کێنراون بەیەکەوە و مەسەلەن ناتوانانی بڵێ چەند هۆکارێکی گرنگ هەیە بۆی کە ئیدامە بە بەردەوامی بە مەسەلەن ئەوان هەمیشەواکەن کە نەوتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان نابێ هیچ جۆرێک سربەخۆیەکی هەبێ هەرێمی کوردستان نابێ مەسەلەن لە ئاستی نێودەوڵەتیە و مەسەلەن فشارە خەنە سەرەوەی کە هێزی پێشمەرگە بچووک بکرێتەوە مەسەلەن لە زۆر بابەتە بە نظرین بابەتەکان هێندەی سیاسیە هێندی کاریگەڕ و ئیداری نییە بابەتەکان پەیوەندی هەیە بە سیاستەوە پەیوەندی بۆ تاریخە باشە بۆ داعمیە وەفتەکەیسە لە بەغدان واتە دەبێ وەفتی سیاسی کوردیش هەبێ لە بەغدا و گفتوگۆکان لەسەر سێ ئاست بن نازانم ڕای تۆ چیە لەسەر ئەمە ئاستێکیان لە ڕووی ئیداری و کاریگەڕی تەکنیکیەوە ئاستێکیان لە ڕووی سیاسەتی نێوخۆیی لە عێراقدا هێزە سیاسی کوردیەکان بچنە بەغدا لەگەڵ هێزە سیاسی شیعەکاندا بکەونە گفتوگۆی چڕ و وردەوە ئاستێکی تری دیبلۆماسی بێ لە ڕاستیە ئەوە دروستە بەڵام کاگەرم لە واقعدا تۆ مەسەلەن جەناوی سەر کۆمار کووردە ئەتوانێت ئەوەی لەوە بەشێک لەوە نەکێشانە چارەسەرکەوە مەسەلەن پەرلەمانی عێراق نزیک بە 6 ئەندام پەرلەمانی کووردە ئەتوانێت ئەو ڕۆڵە دیبلۆماسیە بگێڕێەوە چەند وەزیر هەیە لەوێ بەداخەوە ینی گرفتەکە بە نەزانی من لەوە کوتم لەوە گەورەترە و بەشێکی کاگەرانی بەڕاستی حقەتەکەشەوەیگە ئەبێتان بۆ حقەتا بنین بەشێکی پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە یعنی ڕادەستنەکردنینەوە لە کاتی خۆیان و ئەوەی کە داوای 250,000 بەرمیلی کردو حکوومەتی عێراق مەسەل ئەماڵێکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم نەوتەی ڕادەست نەکردووە لە بەرامبەر ئەو ئیستحقاقانێکی هەیە و بەشێکی زۆر لە ئەندام پەرلەمانەکانی کوردستانیش کە لە عێراق ئەندامی پەرلەمان لەلای هێزە سیاسیەکانەوە ئەم ڕاستیە لێن ئەمە حقەتێکە کە بێ حکوومەتی هەرێمی کوردستان التیزامی پێوە بکا بەمەوە یعنی ناکرێ مەسەلەن لە ژێر فشاری تورکیا وەر بۆ هەر هۆکارێکی تر بێ ئەوە یەک دوو هەم ئەوەی کە ئێمە زیاد لە پێویست بانگەشەمان بۆ نەخشە ڕێگای ئابووری سربەخۆ کرد ینی بەو دلیلی کە ئێمە پێویستمان ئێمە چەندی جار لە میدیاوە هەندێ لەو بۆچوونەمان گوێ لێ بووە کە لە ڕابردوودا ئێمە پێویستمان بە حکوومەتی عێراقی نییە و ئێمە ئابوورێکی سربەخۆمان هەیە و ئێمە لە ڕووی سیاسیەوە بێ سربەخۆ بین و بە تایبەتی لە دەورانی ڕفراندۆمیشە ئەمە زۆر تۆق بووە
بنظري من ئەم بۆچوونە بە یەکلایی بکرێت ئەگەر ئابوورێکی سەربەخۆت هەیە کەواتە ناکرێت مەسەڵەن تو هەموو جار زەخت بخەیە سەر حکوومەتی عێراق یا ناڕەزایەتی دەربڕی و یا گلەی بکەی کە بودجێ هەرێمی کوردستان نانێرێ یان ئەوەی کە مادام ئێمە مەحکومین بەوەی لە دەوڵەت شعاری ئابوورێکی سەربەخۆ شعارێکی گەورە بوو یعنی لە ئاستی ئەو ئیداری ئابووری نەبوو کە هەمان بوو لە ڕاستیە واقعی نەبوو و باش بیری لێ نەکرابەوە و بە نەتیجە دەرەوە سەرکەوتوو نەبوو سەرکەوتو نەبوو بۆ دلیلی لە چەند ساڵی ڕابردوودا بەشێکی زۆری موچەی خەڵک پاشەکەوت کراوە نەدراوەتەوە و لە ئێستایەوە چەند مانگێکە موچە نەدراوە و مەسەلەن ئەم نەخشە ڕێگە ئابووری کە بانگەشەی بۆ کرا نەیتوانی لەسەر پێی خۆی بوەستێ و کەوتە ژێر فشاری تورکیا و ڕێکەوتنامەی 50 ساڵی هەیە ناشەفافە و فرۆشینە و لە هەرێمی کوردستان بە جۆرە لە جۆرەکان زۆر وازەح نییە ئەمانە هەمووی بەڕاستی کە موکوڕیە بۆی قسەکەوەی ئەگەر ئابووریەکی سەربەخۆتەیە و نەوت ڕادەستی حکوومەتی عێراقی ناکەی داوای هیچ استحقاقی لێ ناکەی من نظری من ئەبێ کەواتە تۆ خۆت ئیداری هەرێمەکە بی و لە ڕووی سیاسی و بوریەوە ئەمە پتە بێ وە گرفتەکان پڕکەیتەوە بەڵام کاتێک داوای ئەماکەی لە بەرامبەرە هەر التیزامێکت هەیە لەگەڵ ناوەند هەر التیزامێکت هەیە هەر ڕێکەوتنێکت لەسەر کردووە ئەبێ جێبەجێ بکەی و مەسەلەن لەو حاڵەتە ئەم ڕێکەوتنانە جێبەجێکە و لەو حاڵەتە شاکە دەکەوێتە سەر مەوزوع سیاسیەکان بە نظری من ئەبێ مەسەلەن ڕێی خۆت بە واضحی بڵێ کە ئەمە فلان هۆکارە لەم بابەتە نەگەوەی مەسەلەن دوای قەیرانەکان قسە بکە ئێستا مەسەڵەن حکومەتی هەرێمی کوردستان بەڕاستی وەگەڕانەوەی ئەم وەردە بە نظری من ئەبێ هۆکارەکان بە خەڵک بڵێ لە ژێر فشاری فلانە هێزی سیاسی و فلانە هێزی نێودەوڵەتی بودجێی خەڵک نادرێت تاخیرەکرێ ئەگەر نا مەسەلەن ئێمە هەموو ئەومان نزانی ینی بەشێکی زۆری خەڵکی کوردستان یا وەڵام سیاسەتمەدارانی کوردستان پێیان وابوو کە عادل عەبدولمەهدیەکە لە هەرە زۆر نزیکەکانی کورد بۆیە بە نظری من ئەوەی کە بڕیارەدا لەوێ دەسەڵاتی سیاسی ئەکسەریەتی شیعەیە هێزە سیاسە شیعەکانن و لە دەرەوەی ئەوانیش مەسەلەن بڕیاریان پێ ئێستا ئەو وەفدە لە بەغدان ئێمە باسی زۆر لە خاڵی سلبیمان کرد کە لەنان هەولێر و بەغدا هەن کە وا دەکا هەمیشە کێشەکان بەرەو قۆڵبوونەوە بچن نەک بەرەو ئاڕاستەی چارەسەرەوە یعنی یەک گۆڕانکاری بچووک لە هزری سیاسی لە بیرکردنەوەی سیاسی لە ئەجندای سیاسی هێزێکی سیاسی لە عێراق واکە کە ئەم دوو ناوەندە هەولێر و بەغدا بە جۆرێک لە جۆرەکان لە یەکتری دوور بکاتەوە بۆ ئەو وەفدەی لە دوێنێەوە لەوەیە خاڵی ئیجابیات و کۆکەرەوەی کورد و بەغدا هەرێم و بەغدا چییە؟ کە پێویستە کاری لەسەر بکرێت لە ڕاستیە خاڵی ئێمە هاوبەشمان زۆرە ئەوەی کەوتم مەسەلەن بەشێک لە پێکهاتەی ئەم سیستەمە سیاسیە لێرا کورد بەڕێوەیە بە لەسەر و کۆمارە و جێگیری ڕێز و زەراو و جێگیری سەرۆکی پەرلەمان فراکسیۆنەکەی وەزارەتەکەی و دام و دەستگاکانی بەنظر ئەوە گرنگە و ئەو بدانەی یەکێتیش هەموو جارکە چوون بەڕاستی لە سەردەمی دروستبوونی قەیرانێکا بووە و لانی کەمیشێتی نیشتیمانی یا با بڵێم ئەو پێکهاتەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەناو حکوومەتی هەرێم هەمیشە مەسەلەن عناسیرێکی خێر بۆ یا با بڵێم ڕۆڵی کارکتەرێکی زۆر جار نێوەنگیری بینیەوە لەناو خودی هەولێر لەگەڵ بەغدا یعنی بۆ دلیلی کەمتر ئاڵاوەتە کێشەکانەوە یا با بڵێم زۆر جار حەقیانەت و حەقی ئەوەشی داوە بە حکوومەتی عێراقی کە هەندێ بڕیارەدا یا با بڵێم هەندێ بۆچوونی هەیە و ئەوەی کە من باسم کرد یعنی پێی وایە ئەبێ التیزام بۆ بکە کە بە جۆرێکی تر بڵێم هەندێک جار پارتی دیموکراتی کوردستان لەناو حکوومەتی هەرێمی کوردستان التیزام بەم قەرارانەوە ناکە یا با بڵێم لەژێر فشاری هێزێکی ناوچەیی مەسەلەن جۆری سیاستکردنەکە و جۆری پەیوەندی سیاسی و ئاوری و کارگەکە بە جۆرێکی تر ئاراستەکە یا با بڵێم خەتابی تو نەدا یا با بڵم جۆرە لە خەتابەدا ڕوو بە میدیا خەتابێکەدا بۆ جەماوەر یا هەندێک جار پەیوەندیەکانی بە جۆرێکی ترە لەگەڵ حکوومەتی عێراقی و کاتێک ئاگاتە سەر نقطەیەکی حساس وەکو مەسەلەن ئەو کشانەوەی هێزەکانی ئەمریکا بۆ هەولێر و ئەمانە بڵێم وڵاتێکی وەکو ئێران نیگەرانەکە مەسەلەن جۆری مامەڵەکردن جۆری خوتابی میدیای ڕووبەغا بە جۆرێکی تر لێگەدرێتەوە یعنی مەسەلەن ئێمە شایەدی و ئەنجاری هەبوو جارەوە بووە مەسەلەن هەندێک لە سەرکردایەتی یەکێتیان تۆمەتبار کردو بۆی کە ئەمە دەستی هەبوو لە مۆزایەکە لە کاتێکە ئەمە پەیوەندیەکی سیاسیە مەسەلەن بە قسە و بۆ چوونێکی شەخسی تەسیردا نانێ قسەکەوەیە بە جۆرێ یعنی من گومانم نییە لەوەی کە حکوومەتی عێراقی و بەشێکی زۆری هێزە سیاسیەکانی ئەمریکا لە عێراق باڵا دەستن تێڕوانینێکی مەذهبی تێڕوانینێکی سیاسی نێگەتیفیان بەرامبەر بە هەرێمی کوردستان و کوردستان هەیە ڕەغمی ئەم هێز و ئەو هێز ڕەنگە پەیوەندیەکانیان جۆرێکی تر بێ بەڵام قسەکەوەیە بە نظری من پارتی دیموکراتی کوردستانیش ئەبێ جۆرێک لە مامەڵەکردنی سیاسی و ئیداری جۆرێک لە خەتابی سیاسی و ئەلامێکی خۆی گۆرە ڕوو بە عێراق ناکرێ مەسەلەن کاگەیان بڵێ
بڵێ هیچ پەیوەندیەکمان بە عێراقەوە نەماوە و هیچ پێویستێکمان بە حکوومەت عێراقی کاتێک کە دەگاتە قەیرانێکی ئاواش ناتوانانی موچی مانگێکی فەرمانبەرەکانت بێت بە نظری من ئەم خطابە غەڵەتە نەک لە بەرەوەی حکوومەتی عێراقی باشە بەڵکو ینی لە هەر بۆ هەر ئاڵوگۆڕێکە ئیکەی و بۆ هەر مەسەلەن پاشەخشەیەکە لە حکوومەتی عێراقیەکی یا هەر هەڵوێستێکی سیاسی و اقتصادی جیاواز هەبێ ئەڵتەرناتیڤێک لەسەر مێسە بێ و بەدەستەوە بێ ئەڵتەرناتیڤەکانمان ئەو ئەڵتەرناتیڤانی کە پێشتر تەرەکرا بوو ئابووری سەربەخۆ سەرکەوتوو نەبووە شکستی هێناوە و ئەمە دیوە اقتصادیەکەیەتی دیوە سیاسیەکەشی ئەوە وتم ئەبێ مەسەلەن ئەم خطابە بە جۆرێک بێ نەبێتم مای هەڕەشەکردنی ئێران و تورکیا لەسەر هەرێمی کوردستان و لە هەمان کاتا نەبێتە سازشیش و نەبێتە مەسەلەن ئەوەی کە ئابووری هەرێمی تەسلیمکەی سیاسەت و گوتاری کوردی تەسلیمکەی بە نەزەری من ڕاگررتنی ئەم پەیوەندیانەوە هاوسەنگی دروستکردن و تێگەشتن لەمە بە تەعەسوب و بە قەراری سەریع و بە ئەوەی کە بتەوێ مەسەلەن پۆپۆلیسانە دیعای ناسیۆنالیزمێک بکەی بە نەزەری من زۆر دەقیق و سەرکەوتووە. باشە ئێستا مستەفا کازمی ئەمڕۆ بەرنامەی حکوومەتەکەی خۆی ئیمزا کردو و پێشکەشی پەرلەمانی کردو واتە ئەمێ بڵێم قۆناغێکی نوێ و حکوومەتێکی نوێ لە عێراق لە سەردەمێکی نوێ دێتە ئاراوە ئەمە هەر لە بۆی بتوانین هەموو ئەو ئەگەر هەمووشی نەبێ 150 ئەو گرفتە گەورانی کە هەمانە ئەو بیرکردنەوە جیاوازانی کە هەمانە بگۆڕین لەگەڵ حکوومەتێکی مستەفا کازمی و ئێمە لە کوردستانە هەنگاوێکی لەو جۆرەمان ناوەکو خۆمان لە ناوخۆی خۆمانە بۆی بتوانین وا لە مستەفا کازمی بکەین ئەویش نەوایەکی تر لەگەڵ لەمای بیر بکاتەوە مامەڵە بکە. لە ڕاستیە پرسیارێکی جددیەوە مەسەلەن ئەما بێ جەناب لەو وەفدەی پرسیکە لە بەغانەگەر هاتنەوە یا با بڵم لەو وەفدە کوردی کە دانووسانی کردو پێشتر لەکە تەییدی مستەفا کازمی کردو بۆی کە ڕاست پێدرێ و مەسەلەن ئەو ئەجێندای ئەو هەجێندا هاوبەشە چییە لە نێوانیاندا پێم وایە مستەفا کازمی ئەوەندەی کە من ئەو ماوەی متابعەم کردووە و خۆش دەزانی من پێیان وایە کەسایەتێکی باشە و پێی وایە مەسەلەن ئەمڕۆ مەسەلەن کارنامەکەی نردۆتە پەرلەمان و ئەو خاڵانی کە باسیەکە خاڵی باشن بەڵام کاگەرە مۆزوعەکەەوەیە مستەفا کازمی ئەگەر کەسایەتیەکی سیاسی دۆستی زۆر نزیکی هەرێمی کوردستانیش بێ کەسایەتێکی زۆر تەندروست بێ لە ڕووی سیاسی و کەسایەتێکی شەفاف و بێ و هیچ مەلەفێکی گەندەڵی لەسەر نەبێ یا لە داهاتوان نەبێ منە دیوێکی مۆزوعەکەی دیوێکی تری ئەوەیە کە سەرۆکوەزیران لە عێراقا هەمیشە گیرۆدەیە بەدەست پێکاتە سیاسیە ناهۆمۆجینەکانی عێراقەوە یعنی مەبەستم بەدەست گروپە میلیشیا شیعەکانەوە بەدەست سونیەکانەوە بەدەست ململانەی نێوان ئەم دوو گروپەوە یا با بڵێم ململانەکانی هەرسێ پێکاتەکەی عێراق شیعە و سوننە و کورد و لە لایەکی ترەوە گرفتارە یا با بڵێم گیرۆدەیە بەدەست ململانێ سیاسیەکانی نێوان ئێران و ئەمریکا لە منتەقەکەیە عەرەبستانی سعودی و ئێران تورکیا یعنی پێکاتەی ناهۆمۆجینی عێراق زۆر ئاڵۆزە بۆ ئیدارەدانی لەبەرەوە کەسایەتیەک بەتەنیا ناتوانێت ئەمڕۆ و دەورە نەخشە ببینێ ئەگەر هێزە سیاسیەکان و پێکاتە سیاسیەکانی عێراق پشتیوانی نەکەن وە کێشە و ئاریشەی بۆ دروست نەکەن بە نظری من بەشێکی ئەوەیە کە هەر کام لەم هێزە سیاسیانە و بە تایبەتی شیعەکان لەبەرەوەی پێیان وایە ئیستحقاقی حەقی ئەوانە ئەکسەریەتیانە هەمیشە تەسەووری ئەویان لێ چاوەڕوانی ئەویان لێتی کە ئیمتیازەکانی ئەوان زۆرتر بدە و چاوپۆشی بکە لە میلیشیابوونیان لە وەرگرتنی ئیمتیازی زۆرتر لە سەروەت و سامان و لە ناشەفافیت و تەنانەت لە دەخالەتی زۆرتری ئێران و مەسەلەن سونیەکانیش بە جۆرێکی تر بۆیە بەڕاستی بۆ خۆم من هیوادارم وانە بە پێم وانێ مستەفا کازمی بتوانێت مەعجزێکی بکات لە عێراق و پێم وانێ بتوانێ ئەگەر خۆشی خواستی بێ هەموو پەیوەندیەکانی لەگەڵ هەرێمی کوردستان ئاسایی و تەبیعی بکاتەوە مەسەلەن خەڵکانی باڵادەستی وەکو ئامبەری و خەزعەلی و هەندێک خەڵکی شۆڤێنی لە ناو پێکاتەی سونی ئەوانە بربەستی بۆ دروستەکەن و مەسەلەن ڕێگای نادن و مەسەلەن فشاریە خەنە سەر مەسەلەن لەو سەردەمی هەر یەک لەو سەر وەزیرانی پێشووتر لەو کابینانە هەر کاتێ بەدڵیان نەبوو بێ مەسەلەن ڕەوتی سەدر خۆپشاندانێکی ملیۆنی ڕێخستووە مەسەلەن تەقینەوە بووە و مەسەلەن فشاریان بۆ دروست کردووە کەیسیان بۆ دروست کردووە دەخالەتی ئێران زۆرتر بووە دەخالەتی تورکیا زۆرتر بووە پاشەکشیان پێ کردووە ڕێگ نەیاڵن کارنامە و ئەجەنداکەی جێبەجێ بکە بۆیە ڕاستەوە خۆ پەیوەندی بە کەسایەتێکەوە نییە بەڕاستی ئەوەندەی کە ئەو هێز و سیاسیانە پێکاتەکان یاریدەری نابن
لێگریەکەن بۆ خۆش دەزانی عێراق بۆ بە مەیدانی ململانەکان یا یەکلاکردنەوەی مەیدانی ململانەکانی نێوە واشنگتۆن و تاران بەتەسەوری من کاریگەری گەورەی هەیە و نایە لە ئەم وڵاتە ئارام بێ وەجگە لەو گروپە تیرۆریستیانەی داعش و گروپی تیرۆریستی و دەخالەتی وڵاتانی منطقە بە جۆرە لە جۆرەکان و بەداخشەوە بێ بڵێم سەرڕای هەموو ئەوانە ئەو هێزە سیاسیانە عێراقن کە عێراقی هەمیشە لە ڕیزی 150 ئامارە خراپەکانی ڕێکخراوی شەفافێتی نێودوڵەتی داناوە کە زۆرترین گەندەڵیتیایەوە بە خۆش دەزانی مەسەن بەشێکی زۆری داهات و سەرۆت سامانی وڵاتە بە گەندەڵی ئەچێتە دەرەوە و ئەبینی لە کاتێکی وەکو ئێستاە کە نرخی نەوە دابەزێ عێراق تووشی قەیرانێکی گەورە بێ ڕاست ئەتوانێت چەند مانگێکی تریا باڵێم ساڵێکی دەتوانێت ئیدارەی خۆی بە بەڵام ئەو وڵاتانی کە ئارامن لە تەنیشتی وەکو وڵاتانی کەندای فارزە بینی کە زۆر کەم قەیرانە تەسیریان لێکە یا با بڵێم وڵاتێکی ئارامە لە ڕووی سیاسیەوە وڵاتێکی اقتصادی پتەوی داناوە و مەسەرەن هەموو حساباتێکی بخۆی کردووە بەڵام بەداخەوە ئەم پێکاتە سیاسیانە عێراق بە تایبەتی شیعە و سوننە کە مێژوویەکی خوێناوی دوور و درێژیان هەیە ئەو تێڕوانەی خراپی بەرامبەر بە کورد هەیەە بە نظری من ناهێڵە عێراق استیقرار و ئارامی بەخۆیەوە ببینێ ناهێڵە مەسەلەن پەرلەمانەکەی پەرلەمانێکی ئەکتیڤ و کارا بێ ناهێڵە لە سەرۆکوەزیرانەکەی سەرۆکوەزیرانێکی تەندروست بێ و بتوانێت کارنامە و ئەجەنداکی خۆی بەرێتە پێش و نایە لە سەرۆکۆمار مەسەلەن ڕۆڵێکی باش ببینێ مثلا ئەگەر شاهدی ئەوە بین مثلا لە ماوەی بە تایبەتی لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە تەنها مثلا جەنابی مام جەلال ئەم ڕۆڵە گەورەی بینی بوو لەبەرەوەی بۆ خۆی کارکتەرێک و فعلەن لە واقعی خۆیان هەستی بە ئەوە کرد کە مەسەلا ئەم سێ پێکاتەیە و عێراق ئارام بێ بۆیە هەمووشیان مەسەلا حساباتی تایبەتیان لەسەر کرد بەڵام بە نەزەری من ئێستا وەکوتم بە تایبەتی خاڵێکی جەوهەری عێراق کە مەیدانی ململانیەکانی واشنگتۆن و تارانە بەردەوام ئەمە کاریگەری و تأسیری سلمی بەجێڵێ لەسەر بارودۆخی سیاسی ئابووری کۆمەڵایەتی و پەیوەندیەکان و هەمووانە بەنسبەری من ئەمە تأسیری گەورەی هەیە بۆیە هیوادارم مستەفا کاظمی بتوانێت ئەو ئەرکە باش ڕاپەڕێنێ بەڵام هێشتا بەنظری معلوم نییە و ئەو هەموو فاکتەرانەی باسم کرد هۆکارن بۆی کە نەتوانێت وەکو پێویستکارەکانی جێبەجێکە زۆر باشە سپاس دەکەم بە ڕێزەنوەر حسێن و سەر ڕۆژنامەنووس لە تەوەری دۆم لەگەڵمان بووی سپاس بۆ بەشداریکردن سپاس بۆ ئەوەش کە بینەر بوون هەر شاد بن و خاتان لەگەڵ